ئەو کەسانەی دەڵێن ئیسلام سیاسەتی تێدانە یان سیاست ئیسلامەتی تێدانە یان لە سیاست نەگەیشتون یان لە ئیسلام نەگەیشتون. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا فەرمێ كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء. پێغەمبەرانی بنو ئیسرائیل سیاسەتی خەڵکیان دەکرد. سیاست یعنی بەڕێوەبردنی وڵات. کەسێکی دەست بە دەستنوێژی موسڵمان ئەوە نەبێ پارەی خەڵک و قوتی خەڵک و ماڵی میلەتی بکەیتە بەردەستی، نوێژنەکەرێک و بێدینێک و خوانە ناسێک کە نە لە خوای دەترسێت نە شەرم لە خەڵکی دەکا. ئیدا لەم تەستەحی فەصنع ما شئت هەموو شتێک بکە، ئەوە لایەقت خوا شتی خەڵکی بکەیتە بەردەستی. ئەهیان بۆ ئەوەیانە دین لە دەوڵەت جودا بکەنەوە لەوەی بە کەیفی خوان هەموو شتێک بکەن و مامۆستاهێنی ئاینیش بچن لە قەبرستان و لە مزگەوتێ دابنیشن. لە مزگەوتێ من 13 ساڵان لە سۆران و 3 ساڵیش لە دەوروبەر 16 ساڵ خەتیب بووم، هەر هاوارم کردەوە بەسەر سەری فەقیر و فەقارێک کە هیچیان لەدەست نهاتووە. بەئیزنی خوای گەورە دەچینە سەر مینبەرێک، دەچینە مینبەرێکی دیکە بەسەر سەر کەسانێک هاوار دەکەن کە شتیان لەدەست دێ. بۆیە ئەو شتێکی فێڵ لە خەڵکردنە دەڵێن دین بەکاردینن لە بۆ سیاسەتی. دین بەخۆی سیاسەتە، دین بەخۆی لە ئەوەی هاتیە ئوموری خەڵک بەڕێوە ببا. دین چەند لە بۆ قیامەتی هەندیش لە بۆ دنیایە، چونکە ئەگەر کەسێک دنیای ئیسلاح نەبێ قیامەتی چۆن ئیسلاح دەبێ؟ ومن كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا. ئەوەی لێرە کوێر بێ لەوێ هەر کۆرە و ماڵوێرانە، ئەوەی لێرە دین و ژین نەبێ لەوێ چی هەیە؟ ئەوەی نەچێتە بەهەشتەکەی دنیای کە ئیسلامەتیە و کە ئەو خۆش گوزرانیەی کە حەیاتەن طەیبەی ئیسلامەتیە لە قیامەتیشدا لە جەهەنەمە پەنا بەخوای گەورە. کەواتە بەڵێ ئێمە دینی خوای گەورە بەکاردێنین لە بۆ تێگەاندنی خەڵک کە ئەو ئیسلامە دەبێت لە هەموو شوێنێکی هەبێ. اتق الله حيث ما كنت. دەبێت خەڵکی مسلمان دیفاع لە ئێوە بکە، خەڵکی مسلمان دەست بەدەست نوێژە، خەڵکی مسلمان قوی و ئەمینە، خەڵکی مسلمان حەفیظ و عەلیمە، خەڵکی مسلمان دەتوانێت دیفاع لە ئێوە بکە. ئێوە ئەوانە ببن بە نائب و وەکیلی ئێوە، ببن بە جێگیری ئەوە لەو شوێنانە. ئیدی ئەوانش خوای خۆیان بە ئیزنی خوای گەورە خوا پشتیان دەگرێت و تا ئێستش هەر باش بوون لە داهاتوش باشتر دەبین بە ئیزنی خوای گەورە.